وڵاتانی بە ڕۆژانم کاتتان باش بە هیوام زۆر باش بن. من ڕێبێنم خوێندکاری ماستەر لە زانکۆی نانجین یونیڤرسیتی ئۆف ساینس ئەند تەکنۆلۆجی لە وڵاتی سین. لەم ڤیدیۆدا هەوڵدەم ئاشناتان بکەم بە سکۆڵەرشیپێکی فول فاند لە وڵاتی چین بۆ خوێندنی ماستەر و دکتۆرا بە شێوەیەکی گشتی. هەروەک چۆن ئێستا من بەو پرۆسێسانە تێپەڕێوم و یەکێکم لەو تەلەبانی کە لە وڵاتی چین دەخوێنم کە سپۆنسەرەکرێت لەلایەن CSE سکۆڵەرشیپ و بۆ حکومەی کە لەیرە زۆرێک لە هاوڕێیانم داوای ڕوونکردنەوە دەکەن پێم باش بوو ڤیدیۆیەک دروست بکەم و لە چەناڵەکەی خۆم لە یوتیوب لایڤ بکەمەوە تاوەکو کورد زمانان و فێرخوازانی کوردستان سوودی لێ وەربگرن ئەگەر ویستیان لە دەرەوەی وڵات یان لە چین بەتایبەتی بخوێنن. ڤیدیۆ زۆرتر بڵاو دەکەمەوە لەسەر ئەم بابەتە چونکە بە پێویستی دەزانم بۆ خوێندکارانی لە دوای بەکالێرۆس کە تەواو سەرکەوتوون حەزەکەن درێژە بە خوێندن بەڵام بەڵێ چەندسێکی وانە دۆزنەوە بە جێرە لە جێرەکان. من ئەم ڤیدیۆانە بکە بڵاو دەکەمەوە ئامانجمەوە یارمەتیان دەم بە دۆزینەوەی بە پیشاندانی و ڕێبەریکردنیان بۆ ڕێگایەک کە دەتوانن درێژە بە خوێندنیان بدەن لە زانکۆ زۆر ڕانگ بەرزەکان و ئەو توانانیان بەکاربێنن. بەڵێ بەڕێزان لەم ڤیدیۆدا هەوڵدەم ڕوونی بکەمەوە کە ئێوە چۆن دەتوانن سکۆڵەرشیپی CSE حکومەتی چین بەدەست بهێنن هەنگاو بە هەنگاو. ئێستاش فێڵم CSE سکۆڵەرشیپ کورتکراوەی Chinese Government Scholarshipە. ئەمە سکۆڵەرشیپە بە شێوەیەکی گشتی حکومەت فۆندێکات بۆ تەلەبانی کە دەرەجیان بەرزە و هەروەها ئینگلیزیش یان باشە ینی زمانی ئینگلیزیان باشە چونکە ساڵانە چەند هەزار تەلەبەی ئینتەرناشناڵ لە وڵاتی چین دەخوێنێ و زانکۆکانی چین ڕانکیان زۆر بەرزە و هەوڵادەم لە ڤیدیۆکانی داهاتوودا ڕێکاری زیاتر و پرۆسێسەکان زیاتر شی بکەمەوە هەنگاو بە هەنگاو. ئەو ڤیدیۆیش هەنگاوێکی سەرەتایە بۆ ئەوەی کە ئێوەی بەڕێست بە چۆن دەتوان وەری بگرن و پاشان چۆن دەتوان بگەنە چین و هەروەها ئەمە زانیاریەوە بدەم CSE تاکەڵ سکۆڵەرشیپ نییە کە تۆ دەتوانی وەری بگریت بەڵکو چەندەها سکۆڵەرشیپی تر هەیە بەڵام لە بەرەوەی من بە سکۆڵەرشیپی فولفۆندی CSE هاتوومەتە چین و لەو بەشانە شارەزام هەوڵدەم ئەوەی کە شارزیێنتیا هەیە یارمەتیتان بدەم بۆ ڕوونی بکەمەوە کە ئەم مەروەکوتم ئەم سکۆڵەرشیپە پرۆڤای دەکرێت لەلایەن حکومەتی چینەوە بە شێوەیەکی یانی نیوفاند جاریوە هەیە و بە شێوەیەکی فولفاند تەواوی بوارەکان دەگرێتەوە کە لە درێژەیان ڤیدیۆیەدا هەوڵدەم شی بکەمەوە بە جوانتر و ئەم سکۆڵەرشیپە هەوڵ ئەدات یارمەتی بۆ تەلەبانە دابین بکات یارمەتی مادیوانە بۆ تەلەبە بۆ کۆمەڵی تەلەبەکەوە ئەندەرگراجویتن یانی بەکالێرۆس لە چین بخوێنن یا پۆست گراجویتن ماستەر و دکتۆراکان دەتوانن و تەلەبانە ڕووکەنە چین بە شێوازی گشتی و ئەگەر دقت بدەن لەیرەدا لینکێکم داناوە ئەگەر ویستان زیاتر بخوێننەوە دەربارەی سکۆڵەرشیپەکە ئەوە دەتوانن ئەو لینکە بەکاربێنن و زیاتر سەردانیکەن و پێشتان دەڵێن ئەو لینکە ئەگەر ئەمە لینکەکەیە بنووسن campus.china.org لێرا دەتوانین هەموو زانیاریەکان بخوێنیتەوە لەبارەی سکۆڵەرشیپەکە و بە شێوەیەکی ڕەسمی تۆ دەتوانی هەموو زانیاریەکان لێرە بخوێنیتەوە بەدەستی بهێنیت لەبارەی سکۆڵەرشیپەکە بە چەندان زمان. بابەتێکی تر کە ئەمەوێت ئاگادارتان بکەمەوە ئەوەیە کۆمەڵی هەنگاو پێویستە بۆ بەدەستهێنانی ئەم سکۆڵەرشیپە هەوڵەدەم یەکێک وە بەڕوونتر لەسەریان بدوێن بەڵام بە شێوەیەکی گشتی هەنگاوی یەکەم ئەوەیە کە تۆ بتوانیت زانکۆیەک هەڵبژێریت کە CSE سکۆڵەرشیپ بتوانێت پارەکەت بۆ بدات. هەنگاوی دووەم ئەوەیە فێر دەبین چۆن بتوانین سکۆڵەرشیپەکە ئەپلای بکەین. هەنگاوی سێمەوەیە ئەجەنسی نەمبەری زانکۆکان چۆن بتوانین بیدۆزینەوە ئەوەش ڕوون دەکەمەوە بە شێوازێکی ئاسان و هەنگاوی چوارەم باسی ئەوەکەم چ دیکۆمنتێکت پێویستە و ئەمە ئەم دیکۆمنتانە هەموو سکۆڵەرشیپێکی فولفاند کۆمەڵی دیکۆمنت لەگەڵ خۆیەتی
کۆمەڵێک فێرخوازی تایبەت دەتوانن بەدەستی بهێنن. هەنگاوی پێنجەم ڕوونیەکەینەوە کە چۆن دەتوانیت کە دیکۆمنتەکان هەموو تەواو کرد چۆن دەتوانیت سەبمیتی بکەیت، و هەنگاوی شەشەم چاوەڕێکردن و دەرکەوتنی ڕیزۆڵتەکە لە خۆ دەگرێت. هەنگاوی یەکەم کەوتم چۆن دەتوانیت تۆ زانکۆیەک هەڵبژێریت کەوا CSE سکۆلەرشیپ ئەتوانێت پارەکەت بۆ بدا. ئەوکو معلومی لای بەڕێستانە هەر سکۆلەرشیپێک کۆمەڵە زانکۆ دەتوانیت پڕ بکەیتەوە. لە CSE سکۆلەرشیپ بە شێوازێکی گشتی تۆ دەتوانیت تۆ بۆتەیە لە نێوان 279 زانکۆ یەکێکیان هەڵبژێریت و ئەگەر فەندەکەت بەدەستێنا تۆ دەتوانیت لەوێ بخوێنیت. بەڵام ئەگەر بیشتەوێت زیاتر خۆت بەدووادا چون بکەیت بنووسە ئەجەنسی Numbers of Chinese Scholarship ئەوە لە لینکی زۆری هەیە تۆ دەتوانیت ئەوە ئەجەنسی نمبەرەکانە ئێستا دەمە کە ئاماژم پێکرد ئەجەنسی Numbers of Chinese Scholarships. تۆ لەیرانە پێویستت بەم کۆدانە دەبێت. دواتر ڕوونی دەکەمەوە کە چۆن ئەم کۆدانە بۆچی دەشێن. بەڵام ئەمە ناوی زانکۆکانە، ناوی ئەو زانکوانەیە کە تۆ دەتوانیت CSE سکۆلەرشیپ کە فەندەکەت بەدەستێنا ئەم زانکوانە پڕ بکەیتەوە یەک دانەیان یا بەپێی تایپەکانیان ئێستاکە زیاتر ڕوونی دەکەینەوە، یا ئەمە ئەندێسەکانیش هەموو ڕوونەکەینەوە. وەلحاصل هەموو زانکۆیەک لە چین کۆدی تایبەتی خۆی هەیە، ئەجەنسی نمبەری تایبەتی خۆی هەیە کە ئەم کۆدانە هەموو زانکۆیە. و ئەوەش لینکەکەیە هەمان لینکی پێشتر بوو دەتوانن بەکاریبێن و سوودی لێ وەربگرن ئەگەر بتانێت زیاتر بێدەدا چۆن بکەن، چونکە من ناتوانم ڤیدیۆ هەموو هەنگاوەکان بخەمە ڕوو وەکو بە خێرایی هەوڵەدەم لە کاتێکی کەم بێت. ستێپی دووهەم ئەوەیە کە سکۆلەرشیپەکە تۆ چۆن نتوانی ئەپلای بکەیت بۆ چەند تایپی هەیە. 3 تایپ بخەینە ڕوو کە CSE سکۆلەرشیپ تۆ دەتوانیت بەدەستی بهێنیت لەم ڕێگانەوە. جۆرێکی لە CSE پرۆگرام هەیە تایپی A پێوترێت و تایپی B و تایپی C هەوڵەدەم بە کورتی لەسەریان بدوێن. تایپی A ئەو تایپەیە کە تۆ دەتوانیت لە ڕێگەی ئیمبەسی چینەوە لە وڵاتەکەی خۆت بۆ ئێستا لە هەولێر باوەڕاکەم ئیمبەسییان هەبێ چکە من لە بەغداد ڕۆشتمە بەغداد بۆ ڤیزە کەواتە تۆ بۆ نمونە بڕۆیتە بەغداد لەوێ دیکۆمنتەکانی خۆت تەقدیمی ئیمبەسی بکەیت ئەمبەسی ئۆف چاینا بکەیت ئەوانیش چاودێری زانکۆکان ئەو زانکۆکان کە تۆ هەڵت بژاردووە و یارمەتی تەدەن بە جۆرە لە جۆرەکان. من زانیاریم زۆری لەم بارەوە. ئەو تایپی کە من هەڵم بژار تایپی B بوو، من بۆ خۆم کۆمەڵە زانکۆم دیاری کرده بوو. لێرە لە تایپی بیدا تۆ دەتوانی ڕاستەوخۆ لەگەڵ زانکۆیە کە خۆت بتەوێت کە چێکی بکەیت زانی ڕانکی چۆنە لەگەڵ ئەو بەشەی کە تۆ حەز لێتی بۆ ماستەر و دکتۆرە ڕاستەوخۆ پەیوەندی بە زانکۆکەوە بکەیت کە لە ڤیدیۆکانی داهاتوودا ئینشاءڵڵا بە درێژتر باسی لێوە دەکەم چۆن دەتوانیت پەیوەندیان لەگەڵا بکەیت لە ڕێگەی ئیمێلەوە تۆ پێویستە بێت. بەڵام لێرە بە شێوازێکی سەرەکی تایپی ئەوەیە کە تۆ ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ زانکۆواکەی وەکو تایپی A نییە کە تۆ ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ زانکۆکان ناکەی بەڵکو لە ڕێگەی سەفارەتی سینیەوە تەعاملەکەی. جۆرێکی تریان هەیە تایپی C ئەو بۆ ئەو کەسانەیە کە لە سینن خۆیان ئەوان دەتوانن ئەم جۆریان تەقدیم بکەن. پرسیارێکی ترکە زۆرێک لە هاوڕێیان دەپرسن ئایا تەمەنەکەی چەنە؟ وەک دەزان هەموو سکۆلەرشیپێک لە سەرتاسەری عالەم تەمەنێکی دیاریکراوی هەیە کە تۆ دەتوانیت لەو تەمەنە زیاتر تێپەڕیتەوە سکۆلەرشیپە تۆ ناوێتەوە. وەکو زانیاریێکی گشتی لە بۆ بەکالۆرس لە بینی 18 ساڵ تا 25 ساڵ تۆ دەتوانیت تەقدیمی بکەیت. بۆ ماستەر لە 18 تاوەکو 35 تۆ دەتوانیت تەقدیمی بکەیت. بەڵام بۆ دکتۆرا لە 18 تاوەکو 40 یعنی ئەم تەمەنانە هەر بۆ بەکالۆرس بۆ ماستەر بۆ دکتۆرا جیاوازە. و ئەم سکۆلەرشیپە بۆ چی کەسێک دەبێت؟ خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ هاوڵاتی چینی نەبی. خاڵی دووەمەم سکۆلەرشیپە ئەکسچێنجێک ڕۆ بدات لە نێوان چین و وڵاتەکانی ترا بۆ ڕینەوەیکی کللتوری تەلەبەکان ئەو تەلەبانی کە لە وڵاتی ترن ئەوێت ئەم هەلایان بۆ بڕەخسێنەکە بێن لە چین بخوێنن. خاڵێکی ترەوەیە ئەم ئەپلیکیشنە هەوڵەدات یعنی تۆ دەتوانیت لە وڵاتەکەی خۆشتۆ تەقدیمی بکەیت بەبێ ئەوەی بیتە وڵاتی چین کە ئەمە شتێکی زۆر باشە بە شێوازێکی ئۆنلاین تۆ دەتوانێت پرۆسەسەکان ببڕی هەتا وەکو وەرگرتنی ڤیزا و دواتر دەتوانیت خۆت بیتە وڵاتی چین. و
وەکو وتمان لە 18 بۆ 40 بۆ نمونە بۆ PhD بەڵام ئەگەر تۆ تەمەنت 50 ساڵ بێت کەسێک کە تەمەنی 50 ساڵ بێ حەزی لێ بێت لە چین بخوێنێ لەم حاڵەتەدا دەبێت هەندێک ریکوایرمنت هەیە هەندێک داواکاری تر هەیە جێبەجێیان کات ئەگەر حەزی لێ بوو بێت بخوێنێ. پرسیارێکی تر کە دەمەوێت ئاماژەی پێ بکەم ئەپلیکیشن پیریۆد ئەم ئەپلیکیشنی با بڵێن هەموو سکۆلەرشیپێک دەدلاینێکی هەیە کانی کاتێکی دیاریکراو هەیە کە تۆ دەتوانیت لەو کاتە تەقدیمی بکەین بەڵام بە شێوازێکی سەرەکی لە مانگی 1 و 2 یعنی 12 1 و 2 ئەو ناوە تۆ دەتوانیت تەقدیمی بکەیت بە شێوازێک لە شێوازەکان ئامادەکاری بۆ بکەی پێشتریش لە ڤیدۆی داهاتوودا هەوڵەدەم زیاتر ئاماژەی پێ بکەم و تۆ لەکوێ دەتوانیت ئەپلیکیشنە تەقدیمی بکەیت یعنی وەکو وتم پێشتریش تۆ دەتوانیت لە شارەکەی خۆت و لەو شوێنی کە تیایەتی بە کۆمپیوتەرەکەی خۆت بە شێوازێکی زۆر ئاسان کە تۆ بتوانیت تەقدیمی بکەیت و ئەبێ زانکۆکەت ئەو زانکۆ هەڵبژێری کە تۆ دەتەوێت لێ بخوێنیت بە شێوازە لە شێوازەکانی لەو ڤیدۆکانی داهاتووتردا ئەوانش زیاتر ڕوون دەکەمەوە ئینشاءڵڵا. هەنگاوی سێهەم چۆن بتوانیت ئەجانسی نامبەرەکان بۆ نمونە هەڵبژێریت وەکو پێشتریش ئاماژەم پێکرد ئەم لینکە هەیە ئێوە دەتوانن بەکاری بێنن ئەوڵەدەم دواتر پاوەرپۆینتەکە لە دیسکریپشنی چەناڵ و یوتیوبەکەم دابنێن تاوەکو سوودی لێ وەربگرن زیاتر. وەکو وتیشم ئەوە هەموویان کۆدی زانکۆکانن ئەم کۆدانە دواتر پێتانەڵم چۆن بەکاری دێنی تۆ بەبێ ئەم کۆدانە ناتوانین زانکۆکە هەڵبژێری ئەبێ ئەم کۆدانە دابنی لە لینکی سکۆلەرشیپەکە اینجا وەکومێ تۆ دەتوانیت زانکۆکە بدۆزیتەوە بەشەکەت هەڵبژێریت. حاڵی چوارەم دەتوانیت ئەو دیکۆمنتانی کە داوا کراوە چین و چۆن دەتوانی ئامادەیان بکەی یەکێک بۆتان تۆ پێویست بە پاسپۆرتە و تۆ پێویست بە سیڤیەکت هەبێت و هاز دیپلۆماکت کە تەخەڕوجت کردو بۆ نمونە لە بەکالۆرەس تێ ماستەر بخوێنیت ئەبێ هاز دیپلۆماکت پێ بێت بە تەصدیقکراوی و ترانسکریپت ئەو دەرەجانی کە هێناوتە بە درێژایەوە 4 ساڵە و ستەدی پلانێک بۆ خۆت دابنی هەوڵەدەم زیاتر ئاسانکاری بکەم لەم ڕێگەوە ئەو ستەدی چکەم بە پرۆسسانە ڕۆشتوم هەوڵەدەم فایلەکانی خۆم دابنێم انشاءالله. لانگویج سرتیفیکیت بۆ زمانی ئینگلیزی ئەگەر تۆ بتوانیت یعنی تستی ئایلتس ئەمانەت هەبێ باشترە بۆ کەیسەکەی خۆت بەقووەترە بەڵام ئەگەر نەیش بوو بەڵام تۆ توانی بە ئینگلیزی قسە بکەیت یعنی ئەتوانیت لە گفتوگۆوە لە مقابلەکانە دەربچیت ئەوە زۆر باشە کێشەی نییەوەش ئەگەر تستی زمانیشت نەبێت زۆر ئاساییە تۆ دەتوانیت ئەگەر ئینگلیزیکی باش بزانیت بتوانیت گفتوگۆ بکەیت لەگەڵ پرۆفیسۆرەکان تا چکە مقابلە ئەکریت لە هەندێک لە خطوەکانە زانکۆکە مقابلە دەکات پرۆفیسۆرەکانت مقابلە دەکەن دەربارەی ئەو بواری کە ئێڵێ بژێریت ئەبێ بتوانیت بە ئینگلیزی قسە بکەیت لەو حاڵەتیشا هیچ کێشەیەک نییە و پێویستت بە تستی زمانەکە نابێت. CSC ئەپلیکیشن فۆرمەکەت پێویستە وش ڕوونی دەکەمەوە لە ڤیدۆی داهاتووتردا کە چۆن دەتوانێت ئەو فۆرمە پڕ بکەیتەوە کاتێکم داواکاریانی سەرەتایی بوو. هێڵفی ئێگزام فۆرم هەموو زانکۆیەک تێستی تایبەتی تەندروستی خۆی هەیە بەڵام بەگشتی تێستەکانیان وەکو یەکوان بەڵام فۆرمەکە کە تۆ پڕیەکەیتەوە دەبێت بیبیت بۆ نمونە بۆ هەر قەسخانەیەک لە شارەکەی خۆتا هەیە لە سلێمانی لە هەولێر لە هەڵەبجەیە لە هەر شوێنێکی تریت کۆمەڵێک شێوازی جیاواز هەیە دەبێت دکتۆرێکی اختصاص لەو بوارانەدا تۆ مۆری ئەو وەربگریت و کۆمەڵێ تێستی تەندروستی هەیە بیکەیت لەو شوێنەی کە تێدای پاشان دەتوانی ئەم خاڵشت جێبەجێ کردبێت یا ئەکسپتان لێتەر تۆ پێویستت بەوەیە لە عادەتەن ئەگەر ئەوت بۆ باس ئەوەتان بۆ باس بکەم لە بەکالۆرسە بۆ ماستەر تۆ بەڕێستان یا ماستەر بۆ دکتۆرا بەڕێستان پێویستان بەوەیە ریکۆمەندیشن لێتەرێک یا ئەکسپتان لێتەرێک لەلایەن پرۆفیسۆرێکەوە وەربگرن لەو زانکۆی کە دیاریتان کردووە ئەبێت مشریفێک سەرپەرشتارێکتان هەبێت کە بڵێ من تۆم قبوڵ کردووە وەکو ماستەر وەکو تەلەبەیەکی دکتۆرا اینجا ئێوە دەتوانن بێنە سین لە سین بخوێنن ئەمە کەیسەکەتان زیاتر بەقووەتەکە هەرچەنێک لەوانەیە خاڵێکی سەرەکی نەبێت لەوانەی تۆ زانکۆیەک هەڵبژێریت حەزت لێبێت زانکۆکە قبوڵت بکە و سکۆلەرشیپەکە بەدەست بێنی بەڵام سەرپەرشتیارت نەبێت ئەوەندەی گەڕابێتن
یعنی پرسیاریشم کرد بێت دەڵێن شێوازێکی یعنی سەرەکی نیە بەڵام بۆ کەیسەکەت کە بەقووت بۆ سکۆڵەرشیپەکە چەند زیاتر بە بۆ وەرگرتنی ئەم ڕێکۆمەندیشن لەتەرە ڤیدیۆیەکی تایبەتی دەکەم چۆن دەتوانن ئێوە پەیوەندی بکەن بە پرۆفیسۆرەکانەوە چۆن دەتوان ڕێکۆمەندیشن لەتەری پرۆفیسۆرەکان وەربگرن ئینشەڵا ئەوە ڕوون دەکەمەوە کریمینەڵ ڕێکۆرد لە چین زۆر گرنگی بەمادرێت نابێت ئەو تەلەبە هیچ ینی هیچ ڕابردوویەکی تاوانکاری یا تاوانشتێکی کردبێت بەگشتی و پێویستی بەوەیە و ئەمەش لە ئەو زانکو کە دیاریەکەن فۆرمێکتان پێ دەدەن دەڵێن بۆمان پڕکەرەوە کۆمەڵێک پرسیارکردنە شتێکی وانە پرێدمیشن لێتەرەکەیش ئەوەش لە داهاتوولێکی نزیکدا هەوڵەدەم ڤیدیۆ زیاتریان لەسەر بکەم بۆ زانیاری زیاترتان هەنگاوی پێنجەم بە کورتی سەبمیتکردنی دیکۆمنتەکانتە کە هەوڵەدەم لە ڤیدیۆی داهاتووتردا بە خێرایی ڕوونی بکەمەوە کە چۆن چیت پێویستە چۆن دەتوانیت سەبمیتی بکەیت و تەواو پرۆسەکە ئەڕۆیتە قۆناغی شەشەمەوە کە چاوەڕێکردنتە و بەدەستێنانی ئەنجامێکە ئینشاءالله ئەو پرسیارانی کە زۆر لێم دەکرێت بەو شێوازە کە دەبن پارەی ئەم سکۆڵەرشیپە چەندێکە یعنی چی لە خۆ دەگرێت بە شێوازێکی سەرەکی پارەی زانکۆکەت بۆ ئەدات بۆ زانکۆ داخلیەکانیشیت بۆ بانی داخلیشت فریە لەو حاڵەتە و مانگانە بۆ ئەندەرگراجویت بۆ بەکالۆرس بۆ نمونە بڵێن 2500 RMB دەداتێ بۆ مانگێک بۆ تەلەبەی ماستەر ئەیکا بە 3000 بۆ تەلەبەی دکتۆراش 3500 RMB داتێ بۆ مانگێک کە ئەمە یعنی ئەوەنەی پرسیارم کردەوە کە خۆشم یەکێکم لەو تەلەبانە ینی زۆر موچەیەکی باشە وەکو موچە ماگانن بە هەڵگیری و CSE سکۆڵەرشیپ دابینی دەکەن بۆتان و بابەتێکی تر ئەوەیە ئەم سکۆڵەرشیپە لایانی تەندروستیشتان لە خۆ دەگرێت کە ماگانە 800 RMB یا 400 بۆ پرۆگرامەکان بۆ هەندێک لە پرۆگرامەکان کرد لە 6 مانگ پێکیان لایانی تەندروستیشتان زەمانەکات بۆ شێوازەی کە تۆ دەتوانی لایانی تەندروستیت هەم دابین دەکرێت زەمانی تەندروستیت هەیە و هەم زەمانی ماگانێشت هەیە بە بڕەپارەیەک لە ڤیدۆکانی داهاتووتردا وەکو ئاماژم پێکرد هەوڵەدەم ڕوونی بکەمەوە زیاتر کە ئێوە چۆن دەتوانن ئەپلای بکەن ڕاستەوخۆ لە سایتی CSE سکۆڵەرشیپ و ئەگەر هەر پرسیارێکتان هەیە هەر کۆمنتێکتان هەیە دەربارەیەوەی ئایا دەتانەوێت چی زیاتر بزانن تکایە لە کۆمنت ئاگادارم بکەن هاوکارتانە بم هەوڵەدەم زیاتر شتەکان ڕوون بکەمەوە ئەمەوێت هەنگاوێک بنێم بۆ یارمەتیدانی تەلەبە کوردەکان بە شێوازێک کە سوودی لێوەربگرن چونکە بەڕاستی ئەم سکۆڵەرشیپە زۆر شتێکی باشە بە جیاتیەوەی کە تۆ لە بەکالۆرس ئاستت مستەوات زۆر باشە و بۆستیت توانەکانە دەفیڕۆ بچێ بەڕێستان دەتوانن کەوا درێژە بە خوێندنەکەتان بدەن بە شێوازێکی فول فۆند کە هەموو بوارەکان بۆت ئاسانە بێ هیوادارم ئەم ڤیدیۆ بێتن مای سوود و لە ڤیدیۆی داهاتووتردا هەوڵەدەم چۆنیەتی دروستکردنی ئەکاونت لە CSE سکۆڵەرشیپ و چۆن ڕۆجستریشنەکەی و چۆن دەتوانانی لینکێکە پڕ بکەیتەوە ئەمە و چەندان بابەتی تر ئینشاءالله هەوڵەدەم لە داهاتوویەکی نزیکدا هەمووی بڵاو بکەمەوە تکایە لایک و سەبسکرایب بکەن ئەگەر هاوڕێیەکشتان هەیە بۆ ئەوەی سوود لەم بابەتە وەربگرێت شێری بکەن لەگەڵ یا و ئاگاداری بکەنەوە کاتێکی خۆش بۆ هەموو لای خواتان لەگەڵ